کۆڵبەری پەڵەیەکی ڕەشە بە ناو چاوانی کۆماری ئیسلامیەوە. کمیتەی ناوەندی کۆمەڵە ڕۆژی 16 گەلاوێژ ڕاگەیاندراوێکی سەبارەت بە دوایین حاڵەتی تەقەکردنی مەئمورانی ڕژیم لە کۆڵبەران بڵاو کردەوە. لەم ڕاگەیاندنەدا هاتووە ئێوارەی ڕۆژی یەکشەممە 15 گەلاوێژی ساڵی 1402 هەتاوی هێزەکانی سەرسنوور لە نەوسود تەقیان لە کۆمەڵێک کۆڵبەر کردو لە ئەنجامدا کۆڵبەرێک بە ناوی ئاسۆ کەریمی گیانی لەدەستدەدات و 7 کۆڵبەری تریش بە سەختی بریندار بوون. بەداخەوە ئاماری ئەم جنایەتە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە. بە شێوەیەکی مامناوەند ساڵانە 100 کەس لە پێناو دابینکردنی ژیانێکی مەمرەومەژی بەهۆی تەقەی ڕاستەوخۆی بە کرێگیراوانی ڕژیمی ئیسلامی لە ناوچە سنووریەکان گیانیان لەدەستاوە و چەند هێندەی ئەم ژمارەیەش بریندار و کەمەندان بوون. بە گوێرەی ئەو ئامارانەی لە کۆڵبەر نیوز لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023 زاینیدا تۆمارکراون 61 کۆڵبەر لە ناوچە سنووریەکان و ڕێگاکانی نێوان پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژاوە، کوردستان و کرماشان با هۆکارەکانی وەک تەقەی ڕاستەوخۆی هێزە نظامیەکانی ڕژیم، کەوتنەژێر ڕەندوو بەفر و سەرما بردووی، تەقینەوەی مین و کەوتنە خوارەوە لە بەرزاییەکان و هێتت بریندار بوون و گیانیان لەدەستاوە. کۆڵبەری کار نییە، بەڵام بۆ ئەو مرۆڤە شەریفانەی بۆ نانی شەو محتاجن و لە پێناو دابینکردنی بژێوی خۆیان و بنەماڵەکانیان لە هیچ مەترسیەک سڵ ناکەنەوە بەکاردا دەنرێت. لە شار و گوندە سنووریەکانی کوردستان کۆمەڵێکی زۆر لە کرێکارانی بێکار بۆ خۆ دەرباسکردن لە کارەساتی کۆمەڵایەتی بێکاری و وێرانکارەکانی ڕوویان لە کۆڵبەری کردووە و لە ژێر سێبەری مەرگدا بە دوای ناندا دەگەڕێن. لە کوردستان ئامارێکی ورد سەبارەت بە ژمارەی کۆڵبەران بوونی نییە، بەڵام ئامارە نافەرمیەکان باس لە نزیکەی 200,000 کۆڵبەر دەکەن. کاتێک کارەساتی هەژاری و بێکاری بنەماڵە کرێکارەکان و خەڵکی زەحمەتکێشی خستۆتە ژێر زەخت و گوشاری تاقەت پڕۆکێن، هەوڵدان بۆ زیندومانەوە سنوورەکانی تەمەن تێپەڕ دەکات. لە ناو کۆڵبەراندا تازەلاوانی تەمەن 13 ساڵ و پیاوانی سەروی 6 ساڵ و ژنانی سەرپەرشتی بنەماڵەش بەرچاو دەکەون. ژمارەیەکی زۆر لە گەنجانی کۆڵبەر کەسانی خوێندەوار و خاوەن شەهادەن کە لە ڕیزی لەشکری بێکاراندا ماونەتەوە و تا ئێستا نەیانتوانیوە کارێک بدۆزنەوە. ئەو کۆڵبەرانەی کە ڕوویان لە کاری گواستنەوەی کەلوپەل لەسەر سنوورەکان کردووە لە ڕاستیدا هێزی کاری کرێگرتەی ئەو بازرگان و دەڵاڵە چاوچنۆکانن کە لە شار و گوندە سنووریەکان نیشتەجێن. کەلوپەلەکان لە خاڵێکی سنووریەوە دەنێرن یان وەری دەگرن و بەبێ ئەوەی هیچ مەترسیەکیان لەسەر بێت زۆرترین قازانج دەخەنە گیرفانی خۆیانەوە و حەقدەستێکی زۆر کەم دەدەن بە کۆڵبەرەکان. ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ پاساوکردنی جنایەتەکانی خۆی بەرامبەر بە کۆڵبەرانی زەحمەتکێشی ناوچە سنووریەکان ئەوان وەک قاچاقچی و تێکدەری نەزمی ئابووری و تاوانبار دەناسێنێت و بەهێنان و بردننی کەلوپەلێک تۆمەتباریان دەکات کە مافی یاسایی و باجی گومرگەکەیان نەدراوە. دەست و پەیوەندیەکانی ڕژیم ئەم کۆڵبەرە زەحمەتکێشانە لە بارودۆخێکدا وەک تاوانبار و تێکدەری نەزمی ئابووری دەناسێنێت کە هەر کەس بۆ جارێک سەردانی شارە سنووریەکانی کوردستانی کردبێت بۆی دەردەکەوێت کە کۆڵبەری کارێکی نائاسایی و تەنها لە ڕووی پێویستی بژێوی ژیانی ڕۆژانەوەیە. لەو ناوچانە خەڵکی زەحمەتکێش هیچ دەخاڵەتێکی لەو قاچاغیە ڕێکخراوەدا نییە کە لەلایەن سوپای پاسداران و هێندێک دامەزراوەی فەرمی و نیمچە فەرمی سەر بە سوپای پاسدارانەوە ڕێکخراوە و بەڕێوە دەبرێن. لەم ڕۆژانەدا نەک تەنیا خەڵکی کوردستان بەڵکو زۆرینەی خەڵکی ئێرانیش زۆر باش دەزانن کە کۆڵبەران لە هەلومەرجێکدا ڕێگای مەرگ و ڕێگای پڕمەترسی سەرسنوورەکانیان گرتوۆتە بەر بۆ دابینکردنی هەزینەی سەرسوورهێنەری لانی کەمی پەیداویستیەکانی ژیان کە لە ژێر سایەی دەسەڵاتی ئەم ڕژیمە جنایەتکارەدا هیچ ڕێگەیەکی تریان بۆ بەدەستهێنانی بژێوی ژیان بۆ نەماوەتەوە. ئەو هەلومەرجە سەخت و دژوارەی کە ڕژیم بەسەر زەحمەتکێشانی سەرسنوورەکانیدا سەپاندووە بەشێکە لە دەرەنجامەکانی ئەو سیاسەتە شۆڤینیستیەی کۆماری ئیسلامی لە دژی خەڵکی کوردستان کە لە ماوەی 4 دەهەی ڕابردوودا بە پشتبەستن بە میلیتاریزەکردنی ئەم ناوچەیە و پەیڕەوکردنی سیاسەتی سەرکوتگەرانە و ئەمنیەتیکردنی فەزای شارەکان بەڕێوەی بردووە.
هەر ئەم سیاسەتە و پێداگری ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر درێژە پێدانی زەمینەی بەردەوامبوونی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی فراهم کردووە. بزوتنەوەیەکی ڕادیکاڵی کە هێزە بزوێنەرە سەرەکیەکەی کرێکاران و زەحمەتکێشان و کۆڵبەرانی کوردستانن. بزوتنەوەیەک کە ئەو جۆرە بێبەشی و بێمافیانە بە چارەنووسی حتمی و چارە هەڵنەگری خەڵکی ستەملێکراوی کوردستان نازانێت و دەیەوێت کۆتایی بەو هەمووە مەینەتی و بێبەشی و ستەمکاریانە بهێنێت. بێگومان کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی کوردستان لەم خەباتە شۆڕشگێڕانە و مافوازانەدا تەنیانین و کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی ناوچەکانی دیکەی ئێرانیشیان کە بە هەمان شێوە لە دەسەڵاتی ئیسلامی بێزارن لەگەڵدایە. لە هەلومەرجێکدا کە کوشتنی کۆڵبەران هەروە بەردەوامە نابێت خەڵکی کوردستان لە ئاس ئەم جنایەت و ملهۆڕیە ئاشکرایی ڕژیمی کۆماری ئیسلامی بێدەنگ بن. جەماوەری خەباتکاری کوردستان کە لەم ساڵانەی دواییدا بە دەربڕینی تووڕەیی و ناڕزایەتی بەرامبەر بە جەنایاتی هێزە ئینتزامیەکانی ڕژیم لە سنوورەکان، دەربڕینی ناڕزایەتی لە دژی بێمافی ژنان، ناڕزایەتی بەرامبەر بە نائەمبوونی ڕێگاوبانەکان و بێباکی بەرپرسانی حکوومەت سەبارەت بەم پرسا، لە ناڕزایەتی دژ بە سزای لە سێدارەدان و هەروەها ڕێزگرتن لە یادی گیان بەختکردوانی ژینگە پارێز و سەرنجام لە شۆڕشی ژن ژیان ئازادیدا چەخماخەی ئاخێزێکی سەرتاسەریان لە ئێراندا لێدا و گەلێک دیمەنی شکۆداریان لە خەبات لە دژی سەرڕۆیی و ستەمکاری ڕژیم نیشانداوە، نابێت لە ئاست کوشتنی کۆڵبەراندا بێ هەڵوێست بن. تەنیا بە خەبات و ناڕزایەتی یەکگرتوانە دەتوانرێت ڕژیمی ئیسلامی ناچار بکرێت کۆتایی بە دەستڕێژی بۆ سەر گیان و ماڵی کۆڵبەران بهێنێت.